زانکۆی سلێمانی کۆلێجی هونەرە جوانەکان وانەی هونەری دیسکۆرس وەرکشۆپێکی بەناوی پرۆسەی فۆتۆگرافی ئەنەلۆ کردەوە کە لەلایەن هەردوو فۆتۆگرافەر و شێوەکار ئارام عیسا و شیروان فاتح دەوترێتەوە و وەرکشۆپەکە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامە بێت. خوێندکاری قۆناغی سەی بەشی شێوەکاریم ئەمڕۆ ئاشنا بووین بە بابەتێکی تازە کە ئەویش وەرکشۆپێکی دووڕۆژیە کە لێرەیە بابەتێک تازە ئەکرێتەوە ڕەنگە کە ئێمە سەرەتا بەرێکەوین بڵێن ئەمە شتێکی تازە ئێمەش لە بروێ کە زۆر لە کۆندا هەبووە بەڵام ئێمە بم جۆرەی کە ئێستا پیشانمانە درێ بابەتەکە تازەیە بۆ ئێمە کەویش دەبارێت بە فۆتۆگرافیە مامۆستا ڕەنج مامۆستای وانەکەمان ئەم وەرکشۆپی ئامادە کردووە کە پرۆژەکانی بەو جۆرەی هەر جار و پرۆژەیەک لە کۆلێجە ئەکاتەگەر بە سیمینار بە یا وەرکشۆپی بەو جۆرە بێت کە ئەم فۆتۆگرافیە سوودێکی بۆ ئێمە بێ ئەوەیە کە ئێمە ئاشنا ئەبین بەوەی کە چۆن لە کۆنا پێشتر فۆتۆگرافی هەبوو و بابەتانە ئەو وێنانەی کە هەبوو فۆتۆی گیرەوە بە خۆشحاڵی و توانیمانە بەشداری ئەو بکەین. بۆ زانیاری زیاتر لەبارەی وەرکشۆپەکە میوانداری هونەرمەندی شێوەکار شیروان فاتحمان کردووە. کاک شیروان بەخێر بێیت. زۆر سپاس. سپاس بۆم دەرفەتە. کاک شیروان ئەگە بکرێ بە کورتی باسی وەرکشۆپەکەمان بۆ بکەیت. بەڵێ سەرەتا ئەمەوێ بۆ دەست پێ بکەم کە یەکێک لە هەرە داهێنراوە جوانەکانی ئینسان بەلای منەوە کامێرایە کە مێژوویەکی دوور و درێژیەیە بەکاردێ بۆ وێنەگردن و دیکۆمنتکردن و پیشاندانی شتەکان. ئێمە لێرەدا من و کاک ئارام عیسا ئەم لەگەڵ مامۆستا ڕەنج ئەمەمان زۆر بە پێویست زانی کە پرۆسەی فۆتۆگرافی ئەنەلۆگ جارێکی تر بگەڕێینەوە سەری بە خوێندکارانی کۆلێژی هونەری بناسیێنین و لە هەمان کاتیشایانی کاتی خۆی کە کۆلێژی هونەر کۆمەڵێک ماتریاڵی هەبووە لەوانە وەرەقەی فۆتۆگرافی فیلمی فۆتۆگرافی و دڤلۆپەر و فیکسەروانەی کە لە فیلمی ڕەش و سپیە بەکارێ کە بە سیستما ئەنەلۆگەکە کارەکرێ ئێمە دێین دووبارە دیسانەوە دوای ساڵانێکی زۆر ئەم پرۆسەیە ئەەکەینەوە و بە خوێندکارەکانی ئەناسیێنی. بەڵێ کاک شیروان باسی خوێندکارانی کۆلێژی هونەرت کرد. مەبەستم ئەم وەرکشۆپە تەنها بۆ بەشی شێوەکاری یاخود بەشەکانی تریش خوێندکار سوودمەند بوون لە وەرکشۆپە. بەڵێ هەم سینەما هەم میوزیک بۆ نمونە. بەڵێ خۆی زیاتر مامۆستا ڕەنج لە بڵین دیسکۆرسی مامۆستا ڕەنج ئەم کارە کراوە و پێشنیار کراوە بەڵام گرنگی شەو وە بەشداریش بوون خوێندکارانی سینەما. من لێرەوە ئەمەوێ بڵێم یعنی ئەساسی سینەما کە دروسە بێت هەمان ئەو سیستمە فۆتۆگرافیەیە کە سینەماش فۆتۆیەکی جوڵاوە کە داینەمیک سکرینە. بەڵێ کاک شیروان وەرکشۆپەکە چەند ڕۆژە؟ وەرکشۆپەکە 2 ڕۆژە ئەمڕۆ لەلایەن مامۆستا ئارامەوە بەشە تیۆریەکەی پێشکەشکراوە سبەی نێش بە هەمان ڕێتم و کات بەردەوامە بین کە لەگەڵیا پراکتیکەکەین یعنی ئێمە فیلمە شۆینەوە وێناگرین و لە هەمان کاتا چاپێکەین دارگڕومێکمان دروست کردووە دارگڕومێکی کاتی کارەمڕۆ تێستمان کرد و تاقیمان کردەوە لە کۆلێژی هونەر. کاک شیروان باسی تیۆری و پراکتیکە کرد. بەڵێ لە زانکۆ بەتایبەت کۆلێجی هونەر شێوەکاری بێت چه میوزیک بێت سینەما بێت پراکتیکیش هاوشێوەی تیۆری قورسایی خۆی هەیە. بەڵێ خۆی لە ڕاستیانی هونەر خۆی پرۆسەیەکی پراکتیکیە پرۆسەیەکی پراکتیکە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی و هەر پرۆسە پراکتیکەکە ینی بەرهەمی هونەرمەندەکەیە زۆر جار تیۆرە و پرسیارەکانێنێ. بەڵێ پێشوازی خوێندکاران چۆن بوو کاک شیروان لەم وەرکشۆپە؟ زۆر باش بوو. زۆر باش. بەڵێ هەموو قۆناغەکان ئەگرێتەوە قۆناغی 1 و 2 مەرجە یاخود خۆی کە بەشداری وەرکشۆپەکە بکەن. بەڵێ خۆی بۆ قۆناغی سێمە زیاتر کە ئەبێ بەشدار بن بەڵام بەشەکانی کە و وە تەنانەت بەشێک لە مامۆسایانیش حەزیان
کە بەشدار بن بەڵێ کاک شیروان پرۆژەی داهاتووتان دوای ئەم وەرکشۆپە ئێمە هەر وەکو دروستکردنیەکی دارەگڕۆم یعنی لە شوێنێک کە ناوی پایە ستودیۆیە ئێستا لە بنیاتنانایەوە دەستیشمان پێ کردو و بنیاتیشمان ناوە بە هیوادارین لە ئایندەیەکی نزیکا بتوانین لە دەرەوەی ئەوێش وەرکشۆپ بکەین و لە هەمان کاتە فلم بشۆینەوە و بە شێوە ئەنەلۆگەکەی طبعا بەزە ڕەشوسپی نەک فلمی ڕەنگاوڕنگ تەنها ڕەشوسپی ڕەشوسپی کە بناغی فۆتۆگرافیە لای من کاک شیروان جگەل لە کۆلێجی هونەر پلانتان هەیە وەرکشۆپ لە کۆلێژەکانی تری زانکۆی سلێمانی بکرێتەوە جگەل لە کۆلێژی هونەر یاخود پێی مانگاکان بۆ نمونە پلانتان هەیە لە داهاتووە تا ئێستا هیچ پلانێک نییە چکە ئەم پرۆسی ئاسان نییە لەوانەیە خەرجی بوێت ئەو فلم و کاغەز و کارتانە کە پرنتی لەسەرەکەیت یعنی تۆزێک ئەکەوێت جارێکی هیچ شتێکی وا لە ئارایان نیە سەرکەوتوو بن زۆر کاک شیروان سوپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ بەخێر بێن زۆر سپاس سەرکەوتوو بن.